ساڵێک بەسەر پەخستنی پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت. بەشێک لە هاونیشتیمانی ئەم قەزایەش پەخستنی پەرلەمانی کوردستان شەرمەزار دەکەن و ڕادەگەێنن پەخستنی پەرلەمان ڕێگە خۆشکەرە بۆ درێژەدان بە گەندەڵی و قەیرانی دارایی و قەیرانی دروستکراوەکانی تر. هۆکارێکە ئەوەش لایەنیش ترە لە دروستبوونی ئەو قەیرانانە خۆی هەر قەیرانی کە ڕوودا هۆکارێک و سەبەبێکی هەیە، بەڵام ئەوشکە پەککەوتنی پەرلەمانیش ئەوش خۆی یەکێکە لە قەیرانەکانی کە دروست بووە لە کوردستاندا. حەزەکە میوادارن پەرلەمان و حکوومەت و هەموو ئەحزابەکان مشتەرەکە بە یەک ڕێی بە یەک ئەوە چارەسەریش لە بۆ ملەتە کوردە بدینەوە، ئەم ملەتە داماوە هەژارەیە. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستاندا لە ڕاگەندراوێکدا دەڵێت ئەم بابەتەیە درێژە کێشە و چارەسەر نەکراوە و خەڵک ماندوو بووە کۆتایی بە نەهامەتیەکان نەهات. مەترسیەکان زۆر بوون بۆیە هەرچی زۆر کۆتایی بۆم بارودۆخە بهێنرێ پەرلەمان کارا بکرێتەوە. زۆر پێمان ناخۆشە بەڕاستی قەیرانێکی زۆر لەو پازەڕێداوە ئەوەی ڕێسی هەموو لە پەرلەمان دێتەوە. ئێمە بە حکوومەت جوانین، ئەو وڵاتیانە بە حکوومەت جوان، ئەگەر ئەو حکوومەتەیەش ینی چاوێک بەو خەڵکە بەو شەعبەدانەی نایەتنەو شەعبەیە وێران بووە، هەمووی قەیران بووە، یعنی هەمووی لە حکوومەت دێتەوە دەبێت یەکلایەن بین بە یەک دەستەوە جوانین. 12 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو هێزێکی ئاسایش لە بازگەی پردەی ڕێگەی لە دکتۆر یوسف محەممەد سەرۆشی پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە هەولێر و بچێتە سەر کارەکەی. لەو کاتەوە پەرلەمانی کوردستان پەکی خراوە و هیچ کۆبوونێوێکی ئەنجام نەداوە.